تورکیا لە ڕێگەی هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنی بۆرینەوت لەگەڵ عێراق دەیەوێت مەرجی زیاتر بسەپێنێت و کارتی ئاو بەرامبەرنەوت بەرز دەکاتەوە. بڕیارەکەی تورکیا مشتومڕێکی زۆری لە عێراق دروست کردووە کە چەند ڕۆژێک دوای ڕێکەوتنی بەغداد و هەولێر هات بۆ دەستپێکردنەوەی هەناردەینەوت لە ڕێگەی جەیهانەوە. ئەنقەرە ئامادە نیە بگەڕێتەوە ڕێکەوتنی پێشوو بەبێ هەموارکردنەوەی بنەڕەتی مەرجەکان. ڕەشنووسی ڕێکەوتنێکی نوێی خستوۆتە بەردەم عێراق کە نەوت و غاز و پیشەسازی پترۆکیمیایی و کارەباش لەخۆ دەگرێت. هەروەها دەیەوێت لەسەر بنەمای نەوت بەرامبەر ئاو دانوستان لەگەڵ عێراق بکات. بەو پێی ڕووبارەکانی دیجلە و فرات لە تورکیاوە سەرچاوە دەگرن. بۆری نەوتی جیهان کە نەوتی عێراق و هەرێمی کوردستان دەگەێنێتە بازاڕەکانی جیهان یەکێکە لە گرنگترین شادەمانە استراتیژیەکان بۆ هەناردەکردنی نەوتی عێراق. بەهۆی بڕیارەکەی تورکیاوە لە تەموزی 2026 دادەخرێت ئەگەر ڕێکەوتنێکی نوێ واژۆ نەکرێت.